ئێوارەتان باش ئازیزان سڵاتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیشا دەبینەوە لە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. تەوەری سەرەکیەم بەرنمەیە ڕای جیاوازی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرسی دەستور ئایا چ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی نێوان ئەم دوو پارتە. ئایا لە ئێستادا ضرورەتێک هەیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم ڕێکەوتنامەیە؟ ئەم بابەتە و چەند بابەتێکی دیکە لە بەرنامەی ئەمڕۆماندا تاوتوێ دەکەین لەگەڵ میوانانمان هەریەک لە بەڕێز چنار سعد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، ئارێز عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها خامۆش عومەر عەبدوڵڵا مامۆستای زانکۆ. زۆر بە خێراتنتان دەکەم. سەرەتا ئازیزان با پێکەوە ئەم راپۆرتە ببینین کە هاوکارمان ئەحمەد ئامادەی کردووە. پرۆژەی دەستوری هەرێم تا ئێستا لە نێوان بازنەی هەموارکردنەوە و خستنە ڕاپرسیەوە لە نێوان لایەنە سیاسەکان دەسوڕێتەوە تا دێت مشتومڕەکانیش لەسەر ئەو پرسە گەرمتر دەکات. پرسەکە لە ئێستادا تەنها بە درەنگکەوتنی نەبوونی هەرێمێکی بێ دەستور نەوەستا، بەڵکو 2000 لایەنە سیاسەکانی هەرێمی خستە دوو بەرێ دژە بۆ چوونەوە. بەتایبەتیش دوای وتارەکەی بازانی کە لە یادی شۆڕشی گوڵان لە شاری هەولێر پێشکەشی کرد و بۆچوونی خۆی و حزبەکەی بەرامبەر لایەنە سیاسەکانی هەرێم دەربارەی پرسی دەستور بە فەرمی خستە ڕوو. تایدا بارزانی ئاشکرای کرد کە بە هیچ شێوەیە قبوڵی هەموارکردنەوەی پرۆژەی دەستور ناکەن و وتیشی پێویستە بخرێتە ڕاپرسیەوە. نووسینەوەی پرۆژەی دەستور 36 حزب موڵەتی یاسایی کارکردنیان لە هەرێمی کوردستاندا هەبووە و هەر 36 حزبەکە ئەو ڕەشنووسیان قبوڵ کردووە و ئیمزایان کردووە. پرسیاری واقعی ئەوەیە ئایا دەکرێت هەر کاتێک حزبێکی تازە دامەزرا و تێبینی لەسەر دەستور هەبوو دەستور هەموار بکرێتەوە؟ دوای تەنیا هەفتەیەک و لە هەمان ئەو شوێنەی کە بارزانی بۆچوونی خۆی لەبارەی پرسی دەستورەوە ئاشکرا کرد، کۆسەر ڕەسوول عەلی جێگەری سکرتێری گشتی یەکێتی لە یادی حزبەکەیدا پێچەوانەی وتەکەی بارزانی ڕاگەیاند کە ئەبێت پرۆژەی دەستور بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمان و بەوەشەوە ناوکەکان نێوان پارتی و یەکێتی لەسەر پرسی دەستور جارێکی تر دەریخستەوە. بەشێک لەلایەنە سیاسیەکانیش کە هاوڕان لەگەڵ بۆچوونەکەی یەکێتی لەبارەی دەستورەوە مەترسیەکانیان نیشان دەدەن لەسەر قوربوونەوەی کێشەکان. ڕەشنووسی دەستور کە مەسەلەیەکی تەواو ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەیی هەیە، ئیجماعێکی گەورەی نیشتیمانی هەیە داوای جێڕانەوەی ڕەشنووسەکە دەکات بۆ پەرلەمانی کوردستان و هەموارکردنەوەی، بەڵام ئەوەی لە دەرەوە ئەو ئیجماعەیە بەتەنها ماوەتەوە پارتی دیموکراتی کوردستانە. عینادیکردن لەگەڵ مەسەلەی دەستوردا یاخود ئەوەی بە زۆری بخرێتە ڕاپرسیەوە جگەل لەوەی یا سەرەڕای ئەوەی نایاسایە ئاشتی کۆمەڵایەتی و ئاشتی سیاسیش بەرەو تێکدان دەبا. ئەو دوو بۆچنە جیاوازەی نێوان پارتی و یەکێتی لەسەر پرسی دەستور لە کاتێکدایە کە لە ئێستادا هەردوو لە ڕێکەوتنێکی ستراتیژیان لە نێوان بەدی دەکرێت بەلای بەشێک لە چاودێرانیشەوە. ئەو ڕێکەوتنە لە سەرەتادا لەسەر بنەمای بەرژەوەندی نێوان هەردوو لابووە نەک بەرژەوەندی گشتی، بۆیە ئەگەر هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە زۆر بەهێزە. ئەم ناکۆکیانەی کە ئێستا لە نێوان هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا هەن لەو بڕواایەدا نیم کاریگەری ئەو تۆ بکەنە سەر ڕێکەوتنی استراتیژی، چووکە ڕێکەوتنی استراتیژیەکە پەیوەست نییە بە هەڵوێستی لایەنێک لە لایەنەکانەوە بۆ مەسلەیەکی کاتی، بەڵکو بە ڕێکەوتنێکی درێژخایەنە خۆشیان قسەیان لەسەر ئەوە هەیە کە پێویستە ڕێکەوتنەکە تعدیل بکرێت، گۆڕانکاری تێدا بکرێت بۆ زەمینە و واقعی ئێستای هەرێمی کوردستان بگونجێ. دوو مانگە ڕێکەوتنامی استراتیژی بە دیوێک لە دیوەکان کەوتۆتە بەردەم سەرنج و گومانەکانی هەڵوەشانەوە و لێکترازانی یەکێتی پارتی لەو هاوپەیمانەتە استراتیژیکە هەیە بوو. من پێم وایە ئەم دوو ڕاز زۆر جیاوازن لە یەک و بەمەشکە لە دوای ئەم یاد و بۆنانی کە لە نێوان 26 گوڵان و یەکی شەشدا لە نێوان یەکێتی پارتیاکرا جۆرێک لە تەشەنوجات و توندوو بوون و لە نێوان یەکێتی پارتی ڕوویداوە من پێم وایە کۆتایی بە ڕێکەوتنامی استراتیژی لەم دەقەیە هاتووە. هەرچەندە ناکۆچەکانی نێوان پارتی و یەکێتی بەتایبەت لە دوایین دژ بەیەکی بەشێک لە بەرپرسانی هەردوو لا بەردەوام هەستی پێکراوە، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یادی شۆڕشی گوڵان و دامەزراندنی یەکێتی بەڕوونی ناکۆکیەکانی دەرخست. بەشێک لە چاودێرانیش لە ئەگەری نەگەیشتنە چارەسەرێک لەسەر پرسی دەستور بەتایبەت یەکێتی و پارتی مەترسی خۆیان نیشان دەدەن لە دووبارە بوونەوەی شەڕی ناوەخۆ. جارێکی دیکە بە خێراتنتان دەکەم لە بابەتی تەوەری ئەم بەرنامەیە و دەست پێ دەکەم چنارخان لەگەڵ جەنابەت سەرەتا ئەو ڕاجیاوازی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆچی دەگەڕێنیتەوە لەسەر پرسی دەستور؟ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەندین خولی یەک بە دوایەکی حکوومەت و پەرلەمان لە 2005ەوە تا ئێستا هاوپەیمانێتێکی قوڵیان هەیە و ئەمە بۆ مانایە نەبووە کەم دوو حیزب بوون بە یەک حیزب و لەسەر هەموو پرسەکانی ژێ هەڵوێستیان هەبوو بێت
بەڵکو ڕەنگە لە هەندێک پرسیدی کەش بیر بۆچوونی جیاوازە بووە بەڵام لە پرسە زۆر پرسیشدا لە نەتیجەدا گەیشتینەوەیەک ئەوەی کە ئێستا کە بەدی دەکرێت من پێم وایە پەیوەندی بە هەندێک گۆڕانکاری هەیە گۆڕانکاری کە لە چه هەندێک ڕوودا و کە لە ناو خودی یەکێتیدا ڕوویداوە بە تایبەتی ڕەنگە لە ساڵی پارەوە و پەیدابوونی معارەزە و نزیک بوونەوە لە هەڵبژاردنەکان و ئیسراری معارەزات ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لایەنی بزوتنەوەی گۆڕان لەسەر جێڕانەوەی دەستور پرۆژەی دەستور بۆ پەرلەمان من پێم وایە یەکێک لە هۆکارە سەرچیەکان غیابی مام جەلالە کە بەداخەوە نەخۆشکەوتنی ئەو ڕەنگە جۆرێک لە ئەمە بۆچوونی منە ڕەنگە زۆر لە لێدوانەکانی برادران و بەرپرسانی ناو یەکێتی نیشتیمانیش هەندێک جار ئەو جۆرە دژە بۆچوونەی پێوە دیارە غیابی ئەو کەسایەتیە بەهێزە لە ناو یەکێتی ڕەنگە دۆخەی دروست کردو جۆرێک لە لێکترازان یاخود دوورکەوتنەوەی دروست کردووە ئەوەی تریشان پەیوەندی بەوە هەیە کە دەبێت ئمە حقیقەتێک بڵین بزوتنەوەی گۆڕان ئەو بزوتنەوەیە بووە کە پێشتر بەشێک بۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کە لەو حزبە جیابۆتەوە من پێم وایە تاکو ئێستاش سۆز و عاتیفەیەکی زۆر توند قاعیدەی جەماوەریەکانی ئەم دوو حزبە بەیەکەوە گرێ دەدات لە هەندێک قۆناغدا بۆیە قاعیدەی یەکێتی جەماوەری یەکێتی نیشتیمانی تاکو ئێستا لە ژێر کاریگەری داواکاریەکانی بزوتنەوەی گۆڕان ڕەنگە ئەم داواکاریان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیش هەیە بۆ یەکێتی نیشتیمانی مافی خۆیەتی بێوێ احتیوای قاعیدەی خۆی بکات وەڵام دەرەوەی ویستی ئەوان بێت بۆیە ئەویش بە جۆرێک لە جۆرەکانی ئەو داوایە دەکە کە لە قاعیدەکەی گۆڕان و باسی غیابی مام جەلال کردکەواتە ئەو ڕێکەوتن نامە استراتیژی کە لە نێوانی یەکێتی و پارتیە هەیە کاریگەریەکەی بەغیابی یەکێک لەو دوو سەرکردەیە نامێنێت لەسەر قاعیدە و لەسەر سەرکردەکانی دیکە سەرکردەکانی من نابێ حقیقەتێک ئینکار بکەین کە بوونی دوو کەسایەتی بەهێز وەکو جەنابی کاک مەسعود و جەنابی مام جەلال دەتوانن ببنە هەوێنی ئەوەی کە زۆر پرۆسەی سیاسی زۆر دۆخی سیاسی زۆر حالەتی سیاسی کە ڕوویدایە ئەزمات ببنە هۆی چارەسەرکردن لێک نزیک بوونەوەی دوولایانی سیاسی بۆیە بێگومان غیابی یەکێکیان دوورکەوتنەوەیان یان گۆڕینی مووقیفی یەکێکیان لەسەر پرسەکان کاریگەری لەسەر هەڵوێستەکان پەیوەندیەکان دروست دەکات. کاگارێس غیابی تاڵەبانی تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەو جیاوازی بیر و بۆچوونە لەسەر مەسەلەی پرسی دەستور خۆ ئێمە لە یادمانە کە لە کۆبوونەوەکەی دەباشان سەر و کۆمار یاخود بەڕێز مام جەلال خۆی باسی ئەوەی کرد کە ئەبێت پرسی دەستور چارەسەر بکرێ و بگەڕێتەوە بۆ هەموارکردن بێگومان نەخۆشکەوتنی مام جەلال کاریگەری نەک تەنیا بەسەر یەکێتی بەسەر بارودۆخی کوردستان و بەسەر بارودۆخی عراقیشەوە هەبووە نەخوازەلا بۆ یەکێتی ئەبێت چۆنبی کاریگەری زۆر زۆری هەیە بەڵام وەکو خۆشت باست کرد دیارە ئەو مەسلەی دەستور پێشەوەی جەنابی مام جەلال نەخۆش بکەوێ بە ئاشکرا ئەویش ڕایگەیاند کە سازانی نیشتیمانی لەسەر بکرێت لەسەر پرۆژەی دەستورەکە ئینجا بخرێتە ڕیفراندەمەکەواتە ئەوە ئەو خاڵ لەو کاتەوە بووە دوو ئێمە لە سەرکردایەتی لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڕیارمان وایە کە یعنی بڕیار درراوە کە هەوڵ بدەین سازانی نیشتیمانی لەسەر بکرێ و سیاسەتی یەکێتی لە نێوانی پارتی و لە نێوانی گۆڕانیش زۆر ڕۆن و زۆر ئاشکرایە بە دڵنیاییەوە من یەک قسەی چنارخانی هەبوو ئێمە لە ژێر کاریگەری هیچ حیزبێک نینە نە لە دەسەڵات لە هاوپەیمانەکانمان نە لە ئۆپۆزیسیۆن کۆنا هاوڕێکانی خۆمان بەڵام وەکو سەرکردایەتی بێگومان ڕەچاوی بۆچوون و ڕەچاوی ڕای جەماوەری یەکێتی خۆمان دەکەین کاتێک ڕای جەماوەری یەکێتی بە ئاراستەیەک بێت بێگومان ئێمەش بێ ڕەچاوی کەواتە ڕای جەماوەرەکەتان ئێستا داوای ئەوەکەن کە سازانی نیشتیمانی لەسەر پرسی دەستور بکرێت ئێمە پێمان ڕای جەماوەرەکەشمان پێمان وای و خۆشمان وەکو سەرکردایەتی یەکێتی ئەو لە بەژەوەندی ئێستا و ئایندەی نیشتیمانەکەمانە بینین دەستخۆش کە خەمۆش ئەگەر باسی ڕێکەوتنامەی استراتیژی بکەین ئەمان هەردوو پارتی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستان کە ئەم ڕێکەوتنامەیان مۆر کرد باسییان لەوە کرد کە ڕێکەوتنامەیەکە بۆ پاراستنی بەرژەوەندی هەرێمی کوردستان و کورد ئایا لە ئێستادا مەسلەی پرسی دەستور مەسلەیەکی چارەنووسساز نییە کە لە مەسلەیەکی وا چارەنووسسازە ینی ئەم جیاوازیە لە بیر و بۆچوونا ببینرێ ئەم ڕێکەوتنامەیە چۆن وەسفەکەیتەوە ڕێکەوتنامەی استراتیژی بۆ دۆخی ئەو سایکە ڕێکەوتنامەکەی تێدا بەسترا
ڕێکەوتنامەیەک بوو دەکرا بڵین زورەتێک بوو قۆناغی ئەو کات پێویستی دەکرد ئەو ڕێکەوتنامەیە بەستێت هەم بۆ سڕینەوەی ئاسەواری شەڕی ناوەخۆ و هەم بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە عێراق هات بۆ کایەوە بە تایبەتیش دوای پێکەنانی حکوومەتی نوێ عێراقی پێویستی بەوە دەکرد کوردێک دەنگ بێت و یەک خیتابی کوردی هەبێت لە مرکز بۆ ئەوی بتوانین مافە کوردیەکان لە بەغدا بەرجەستە بکەین و گەرنتی پاراستنی ئەو مافانەش بەدی بێنین بەڵام دواتر ئێستا قۆناغەکە گۆڕاوە ئەو ڕێکەوتن نامەیەش کە بەستراوە ڕاستە ناوی استراتیژی لێنراوە و دەبێت بۆ ماوەیەشی دوور و درێژ بێت بەڵام ئەو مانای ئەوە ناگەیەنێت کە ڕێکەوتنامەکە دەبێت وەکو خۆی بمێنێتەوە منەوەکوتیشمە ڕێکەوتنامە بۆ قۆناغی بەستنەکەی ڕێکەوتنامەیەشی زۆر باش بوو بەڵام بۆ ئێستا دەکرێت هەم لایانی پارتی و هەم لایانی یەکێتیش قسەیان لەسەر ئەوە کردووە ئەم ڕێکەوتنامە پێویستی بە گۆڕانکاریە پێویستی بە پێداچوونەوەیە بە جۆرە ئەو پێداویستیانە کە ئێستا لە ئارادە سەبارەت بە پرسی دەستور ڕاستە پرسی دەستور پرسێکی نیشتیمانی و نەتەوەیە پەیوەندی بە هیچ لە پەیوەندی ناکرێت بڵێن ئەوە تەنها پەیوەندی بە لایەنیشی سیاسی دیاری کراوەیە لەبەر ئەوەی دەستور کاتێک کە دادەندرێت وەکو گرێبەستێکی کۆمەڵایەتی هەموو لایەنەکان پێوە گرێدراوە سەبارەت بەوەی دەستور ئێمە لێرە لە کوردستان دەبێت دەستورەکە بکەینە چەترێک بۆ ئەوی ململانەی نێوان لایەنە سیاسەکان کەم بکەینەوە بەڵام بەداخەوە ئێستا دەستورەکە بۆ تا خاڵێک بۆ دوورخستنەوە و قوڵکردنەوەی ململانەیەکان لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان خودی دەستورەکە ئێستا لە نێوان یەکێتی و پارتی لە نێوان دوو ڕێکەوتنامەدایە بە حقیقەت ڕێکەوتنامەیە کە پێدەوترێت ڕێکەوتنامی استراتیژی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ئەوی تریان ڕێکەوتنامەی دەباشانە کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان ئێمە ئەگەر دیقەت دەینە ڕێکەوتنامەی دەباشان دەبینین تەرکیز کرا سەر دوو خاڵی سەرەکی یەکەمیان ئەو بوو چاکسازی لە سیستەمی سیاسی بکرێت دومیشیان سیستەمی هەرێمی کوردستان سیستەمی حکومڕانی بکرێت بە سیستەمی پەرلەمانی تەواو ئەگەرچی خودی دەستور لە خودی دەستورەکە هاتووە سیستەمەکە سیستەمی پەرلەمانیە بەڵام کە ناوەڕۆکەی دەخوێنەوە بۆ پاشان بەس لەواکەین کەواتە پێ دوای ئەمان وەکو چنارخانەڵێک کەوتونەتە ژێر کاریگەری بزوتنەوەی گۆڕان بۆیە ئەو لەو کۆبوونەوەی دەباشان ئەم ڕێکەوتنە ڕوویدا و ئێستاشوە ئەو ڕاجیاوازان نەئەبینین لە پارتی لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر ئەوە زیاتر ئەو پرسە پەیوەندی بە جەماوەری یەکێتی و قاعدە یەکێتیەوە هەبێتن هەر وەک دەرکەوت ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاجە سەر ئەوەدا بە تێکڕای دەنگ بڕیاجە سەر ئەوەدات کە دەبێت پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان سازانی لەسەر بکرێت دیارەوە لەژێر کاریگەری جەماوەەکەی دواتر ئەوە بوو بەلاغی کۆتایی کۆبنەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکی دیێ لەسەرەوە کردەوە کە پرسی دەستور پێویستە سازانی نیشتیمانی لەسەر چنارخان ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان چۆن ئەڕوانە ئەو جیاوازیە ینی مەبەستم ئەوەیە پێتان وایە ئەوان وەک هاوپەیمانێکی استراتیژی ئێوە ئێستا لەم کاتەیە پشت لە پارتی دیموکراتی کوردستانەکەن و بەرەو ئەگەر نایی بنین جەبهەی ئۆپۆزیسیۆن بەرەو ئەوانە داعشکێنەوە زیاتر ئەزانی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێداگیری دەکەین لە پاراستنی ئەو هاوپایمەندەتیە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەمانە و ڕەنگە من هەمیشە ئەو خاڵە دووپات دەکەمەوە کە ڕەنگە لە قۆناغەکان پێویست بێت شکلی هاوپەیمانێتەکە بگۆڕدرێت هەندێک بڕگە هەندێک خاڵ زیاد بکرێ کەم بکرێ کە زەرورەتی قۆناغەکەیە بەڵام من پێم وانییە لە بەرژەوەندی هیچ لایەنێکی سیاسی نە ئێمە نەیەکێتی و بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت کە ئەم هاوپەیمانێتە کۆتایی پێبێت لەبەرەوەی لە نەتیجەدا چەندی ناوماڵی کورد کۆک بێ بە تایبەتی دوولایەنی زلهێز و بەهێز کە ئێستا شەراکەتمان هەیە لە حکوومەت لە پەرلەمان بەیەک لیست ئێمە بێکەوەین ئەزمونێکی سەرکەوتومان هەیە لە بێکەوە کارکردن چەندە لێکەوە نزیک بین بە تایبەتی لەسەر پرسێکی چارەنووسسازی وەکو دەستور ئەوەندە دەتوانین موفقتر بین لەوەی کە لە ئایندە زیاتر بەرەو پێشەوە بڕۆین من دەمەوێت ئەزمونێک بە ببیر خۆمان بێنینەوە ئەزمموی گرجیەکانی ساڵی پار و پێرار بە تایبەتی ساڵی پار کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕوویدا ئێمە بینیمان سەرەتا بەداخەوە قسەکان لە ڕاگەیاندن والێک دەدرایە و کە ئەمە شەڕێکە لە بینی بەڕێز سەرۆکی هەرێم و منوری مالیچی دوای ئەوە هەندێک تەنانەت لەسەر ئەو مەسلەیە جۆرێک لە دژە بۆچوون لە نێوان جارێکی ترکە ئێمە هاوپەیمانیش بووین هاوپەیمانێتەکەمان زۆر بەهێز بوو لە نێوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوویدا لەسەر هەڵوێست وەرگرتن لە پەرلەمان لە سەحبی سیقە
لە نووری مالیکی یاخود ئەوە تا مووقیفەکان جیاواز بوون بەڵام لە نەتیجە دوایی دەرکەوت کە نەخێر ئەمە هەڕەشەیەکە لەسەر هەرێمی کوردستان و ئەمە پەیوەندی نییە بە کەسایەتیەک یان حزبێکی دیاریکرا و بۆیە لە نەتیجە هەموو ماڵی کوڕێککەوتن لەسەرەوەی بەیەک مامەڵە تعامل لەگەڵ ئەم هەڕەشەیە بکەن پێم وایە ئەزمونێکی ئاوامان هەیە بۆیە دەکرێت بە هەمان شێوە زاریشکە تعامل لەگەڵ ئەو ئەزمونە و قەیرانە بکەین کە ئەمڕۆکە دروست بووە بتوانین بگەینە ئەو ئەنجامەی کە ئەوەی کە ئەمڕۆکە ڕوودەدا لە بەرژەوەندی چێ مەسەلەی پرسی دەستور ئێستا وا دیارە یعنی لە مەشهدەکەیە کە ئەیبینین بە تاقی تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە پێداگریە کات کە سازانی نیشتیمانی دوای ڕاپرسی بکرێت نەک پێش ڕاپرسی من دەبێت تۆزی حەک بدەم ئەوەلان ئەوە دروست نییە بڵین بە تاقی تەنها لەبەرەوەی 36 حزبی کوردی یا کوردستانی لەو هەرێمە هەنا حالی حاضر یەکێتی نیشتیمانی سێ حزبەکەی ئۆپۆزیسیۆن بڕیاریان داوە کە مەسەلەکە سازانی نیشتیمانی لەسەر بکرێت بەڵام 30 و چەند حزبەکەی تر خۆماون خۆ ئەگە حەزمیشیان بچوو بێت بە پێی یاسا شەرعیەتیان هەیە جەماوەریان هەیە هەندێکیان شەراکەتیان هەیە لە پەرلەمان هەندێکیان کورسیان هەندێکیان لە حکوومەت بوونیانێ ناکرێت ئەمانە زەربی سفر بکەی بڵێ پارتی بە تەنهایە و سی حزبەکەی تر بەلاو بنێ ئەوی تریان پەیوەندی هەیە بە ئەوە پارتی نییە کە داوا دەکات یان ڕێگرێت لەوەی کە سازان نەکرێ یاخودەوەی دەستور نەگەڕێتەوە بەڵکو ئەمە پرۆسەی دەرچوونی دەستورە کە ڕێگە نە بە پارتی دەدا و نە بەلایەنە سیاسیەکان دەدا کە دەستور بچێتەوە پەرلەمان بۆ هەموارکردنی بەڵکو دەبێت بچێتە قۆناغی ڕاپرسی دوای ئەوە بچێتەوە هەموار بکرێت ئەمە مشەڕعی قاوانین ئەمە ئەو برابەڕێزەی ئێمە لێرکوانەیە خۆی کەسێکی پسپۆری یاسایی ئەم حقیقەتان لە لای ئەوانە و ئێمە لە خۆمانەوە مەسلەی باز ناکەین بۆیە نە پارتی دیموکراتی کوردستان نە سەرۆکی هەرێم نە سەرۆکی حکوومەت نە سەرۆکی پەرلەمان هیچ لایەنێک بۆی نییە ئەم پرۆسێ تەجاوز بکات و جارێکی تر لەبەرەوەی ئەسڵەن کاری پەرلەمان نییە تەشریعی دەستور بکات بەڵکو پەرلەمان تەشریعی قانون دەکات دەستخۆش کاک ئارێزی هەندێک خەڵک ینی هاوڵاتیان چاودێران باز لەوە دەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە جیاوازی لەسەر پرسی دەستور لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تەنها بۆ ڕازیکردنی قاعدەی خۆیەتی ینی هیچ هەدفێکی تری نییە ئامانجێکی تری نییە لە پشت ئەمەوە تەنها بۆ ئەوەیە کە قاعدەکەی ڕازیکا بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی تەسلیمی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان نەبووە تا چەند ئەمە ڕاستە ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی ترکەی بڵێ ئایا حیزبەکانی تر بۆ ڕازیکردنی چێ هەمان ئەو هەڵوێستەی خۆیان هێوا تا هەڵوێستە جیاوازەکانی تریان هەیە هەبێ وەڵامی حیزبەکانی ترچی بێ یعنی ئەو بۆ هەموو حیزبەکان ڕەنگە و پرسیارە ڕەوا بێتن تایبەت نییە بە یەکێتی و بۆچی یانە من زۆر بەلامەوە سەیرە باس لە تەسلیم بوون و بە پاشکۆ بوون و بۆ جۆرە قسانە دەکەن یەکێتی ئەگەر لە ڕووی مێژویەت سەیری دەکەی یەکێتی ئەگەر لە ڕووی کاریگەری جەماوەریە سەیری دەکەی یەکێتی ئەگەر لە ناو کایەکانی دەسەڵات لە بەغدا و لێرە سەیری دەکەی یەکێتی ئەگەر لە تواناو دیبلۆماسیەکانی سەیری دەکەی مەسلەی تەسلیم بوون و مەسلەی پاشکۆبوون لە یەکێتی ناوەشێتەوە و بە دڵنیاییەوە یەکێتی لەو ڕۆژێوە کە دامەزراوە تا ئەمڕۆ ڕێبازێکی هەبووە کە لە پێناوی نیشتیمانەکەی لە پێناوی گەلەکەی خۆی خەبات دەکات و بەت شێوەیەک پێویستی کردبێ قوربانی لە پێناودادەوە ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکان ئێمە لە پێناوی بەرژەوەندی نیشتیمان سازش بکەین زۆر شانازی پێوە دەکەین ئەگەر زەرەش بکەن زۆر شانازی پێوە دەکەین بەڵام سازشکردن لە پێناوی بەرژەوەندی گشتی دەستبەردان لە هەندێک مافی تایبەتی لە پێناوی بەرژەوەندی گشتی ئێمە شانازی پێوە دەکەین حەق ئەو مەسەلەی بزانین ئەوە یەک دوو مەسەلەی ئەو پرسیاری دووەمت لەسەر دەستور بوو بەڵێ یعنی ئەگەر پێشەوەی ئەوە بە چنارخان باسیەوەی کرد کە وانە پارتی دیموکراتی کوردستان بە تاقی تەنها خۆی لەگەڵ ئەوە بێ کە دەستور پاش ڕاپرسی سازشی لەسەر بکرێ خۆت سازدانی نیشتیمانی لەسەر بکرێ 36 حزب لەگەڵ ئەوەن لەگەڵ ڕای پارتی دیموکراتی کوردستانە شتێک نە 36 لەبەرەوەی مەجموعەتی لێ دەربینە شتێک بە حزبەکانی تر ئێمە ئەو پرۆژە دەستوری ئێستا لە بەردەستی ئێمە 2009 ئامادە کراوە دەبواە 25 حوتی 2009 بخرابایە ڕیفراندۆم نەخرا ئەبێ چاومان هەڵومەرجی ئەمڕۆ ببینی بارودۆخی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیەوە گۆڕاوە لە ڕووی ئابووریەوە گۆڕاوە لە ڕووی سیاسیەوە گۆڕاوە لە هەموو ڕۆکانەوە گۆڕانکاری بەسەر داهاتووە واتە کاتێک ئەو هەموو حیزبانە لەوێ
پرۆژەکەیان پەسەند کردو دوایش لە پەرلەمان یاسای پێدەرچوو بۆ ڕێفراندۆم ئامادەکرا ئەگەر بخرا بە ڕێفراندۆم چێ بەرپرسیارە لەوەی نەخرا ڕێفراندۆم کێشەی لەسەر نەبوو یا ڕەنگە ئێستا باس لە هەموارکردنەوەی کرابە بەڵام نەخرا ئێستا کاتێک ئێستا دێ باز دەکرێت ئەو پرۆژە دەستورە دوای 4 ساڵ کە پاساوی نەخستنە ڕێفراندۆمی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دیار نییە بۆ منیش دیار نییە کە من ئەندامی سەرکردایەتی یەکێتیم بۆ ئاگاداریتان و من لەو خولەی کە ئەو پرۆژە کە یاساکەی پێدەچوێت لە پەرلەمان بوومە دواخرا کە نەخراوە ڕێفراندۆم ئێستا خەڵکی کوردستانیش حەقی خۆیەتی یعنی بۆچوونی خۆی بۆ شاری ئەمریکا ڕاپرسی لەسەر نەکراوەکو باس من نازانم ئێستا خەڵک حەقی خۆیەتی بۆچوونیەکی تری هەبی دومین لە کوردستان لە 2009 تا ئێستا ژمارەیەکی یاسا دەرچوونن 2009 2008 ئێستا ئەو یاسانە هەموار دەکرێنەوە کەواتە هەموو یاسایە قابلی هەموارکردنەوە قابلی گۆڕانکاریە بەڵام ئێمە ئەمانەوێت کێشەکەی ئێمە ئەوەیە مەسەلە لەژێ کاریگەری چێ لەژێ کاریگەری چێنی ئەوە شتێکی ترا ئێمە ئەڵێن ئەو دەستورە کە ئەخرێتە ڕیفراندۆم ئەمانەوێ ڕۆژێک بخرێتە ڕیفراندۆم کە ئەڵێن سازانی نیشتیمانی نەبی واتە زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان بە بەڵێ دەنجی بۆ بدە واتە دەستور ببێتە مای کۆکردنەوە و ماوەی یەخستنەوە و مای ڕێخستنەوەی شەقامی کوردستانی و خەڵکی کوردستان نەک بە پێچەوانە دابەشدوی بکە ئێمە نامانەوێت دەستورێک لە کوردستان دەرچێتن 150 خەڵک دەنجی پێدابی لە 139 دژی بێتن ئێمە نمونەی لەو جۆرەمان هەیە لە مسر ماوەی ڕابردوو دەستور پەسەند کرا هەمومان ئەزمۆنی مسر دەبینین دوای ئەوەی لەبەرەوەی زۆربەی هەر زۆری خەڵکی مسر دەنجی پێنەدا یاخود نەچوونە سەر سندۆکان دەنگدان بارودۆخی سیاسی لە مسر دوای پەسەندکردنی دەستور زۆر خراپ بوو ئێمە ئەمانەوێ دوای پەسەندکردنی دەستور یاساکانمان بەرچاو ڕوونانەتر دەربچن ئێمە دوانەی دوای پەسەندکردنی دەستور سیستمی سیاسی لە کوردستان باشتر کاریگەری باشتری هەبێ ئێمە ئەمانەوێ سەقامگیری سیاسی و ئاسایش و ئابووری لە کوردستان باشتر بێتن نەک پێچەوانەکە بێتن واتە سازانی نیشتیمانی ئێمە کە باسی لەسەر دەکەین مەبەستمان ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بێگومان ئەوانش نوێنەری خەڵکی کوردستان دەکەن لەسەری ڕێککەوین بۆی پرۆژەی دەستور بێتە پرۆژەی سەدی لانی کەمی سەروی هەشتای خەڵکی کوردستان نەک بێتە پرۆژەی 155 بۆ دانی هێشتا هەر ناکاتن ئەو پرۆژەی کە ئێمە خەونی پێوە دەپەسەند بکەین کە خامۆشیانی مەترسی چییە لەوەی کە ئێستا ئەم پرۆژەی دەستور بچێتە ڕاپرسیەوە لە کاتێکدا کە دوو پارتی هاوپەیمانیش ناکۆکن لەسەر ئەم مەسەلەیە بێجگە لە پارتەکانی ئۆپۆزیسیۆن من خۆی دەستور وەک کاکارێزش باسی کرد پێویستی بەوەیە بەر لەوەی بچێتە ڕێفراندۆم سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێت من نمونەی چەند وڵاتێک دێنمەوە لەو وڵاتانەی کە ئەزمموی دەستوریان هەیە و دەستوریان بە وڵاتەکەیاندانەوە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دەستوری ئەمریکا کە بە کۆنتترین دەستوری نووسرا و دادەندرێت لە جیان تاکو ئێستا شکاری پێدەکرێت لە ساڵی 1970 دانراوە کاری پێدەگرێت ئەوە دوو قەرن زیاتر 200 ساڵ زیاترە کاری پێدەگرێت کاتی خۆی کاتێک ئەو پرۆژە دەستورە داهاندرا هەر ویلایەتێک چەند وێنەرێکی بەڵام لە کاتی دەنگدان لەسەر پرۆژە دەستورەکە وتیان هەر ویلایەتێک دەبێت یەک دەنجی هەبێت سەرڕای ئەوەی جیاوازی لە ژمارەی دانیشتوانیان هەیە و جیاوازی لە قەبارەی جوگرافی هەر ویلایەتێک لە ویلایەتەکان ئەوەش لەبەرچی لەبەرەوەی دانویست دەستورێک دابرێن بۆ ئەوەی چەندنەوەیەک لە دوای خۆی ئەو دەستورە هەروەکو خۆی بمێنێتەوە ئەو کاتە ململانێکی زۆر قوڵ هەبوو لە نێوان ویلایەتەکان ئەوە بوو گەشتنە دەرئەنجامی ئەوەی دەبێت هەموو لایەنەکان سازشێک بکەن ئەوە بوو لە مێژووی ئەمریکا ئەو سازشش ئێستا بە سازشی گەورە ناسراوە دەرئەنجام ئەوە بوو گەشتنە ئەوەی کە دەستورێک بۆ وڵاتت بن ئەگەر لە مێژووی هاوچەرگ نمونەوە بین نمونەی مسر کاکارێز هێناوە دەتوانم نمونەی تونس بە نمونەش بهێنینەوە ئێستا لە تونس حزبی نەهضە زۆرینەی کورسەکانی کۆمەڵی دامەزرێنەری بەدەستێناوە ئەو کۆمەڵی دامەزرێنەرا تایبەتە بە نووسینەوەی داشتنی دەستورێکی نوێ بۆ وڵاتی تونس لە کاتی گفتوگۆکردن لەسەر دەقەکانی ئەو پرۆژە دەستورەی کە ئێستا دەهانەوێت بۆ تونسی دابنێن ململانەیەکی زۆر قوڵ هەبوو لە نێوان حزبی نەهضە کە بە ئایدۆلۆژیایکی ئیسلامی هەیە لەگەڵ ئەلمانیەکان سازشی کرد لەسەر هەندێک لە پرینسیپە سەرچیەکانی خۆی لە پێناو ئەوەی لە پێناو ئەوەی تەوافقێکی نیشتیمانی دروست بکات بۆ ئەوەی دەستورێک بە وڵاتەکەیان دابنێن کە دوا ڕۆژ نەبێتە هۆی ئەوەی قەیرانێکی سیاسی بە دوای خۆی دابێن کەواتە تۆ پێت وایە کاریگەری سەلبی ئەبێت ئەم جیاوازیانی نێوانیکێتی و پارتی لەسەر مەسلەی ڕێکەوتنامە استراتیژیەکەیان لەسەر پرسی دەستور ئەتوانێت
ئەم ڕێکەوتن نامە استراتیژیە تێک بدە؟ خۆی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت ڕاستە لە ڕوە قانونیەکەیەوە قۆناغە قانونیەکانی خۆی تێپەڕاندووە چونکە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە یاسای پەسەندکردنی ژمارە 16 ساڵی 2010 دەرچووە ئەو یاسایە ئەگەرچی دوو جار هەموار کراوەتەوە بەڵام ئێستا لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەتە بە هەماهەنگی لەلایەن لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کە مەبەستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە وادەیەک دیاری بکەن بۆ ئەوەی پرۆژەکە بخەنە ڕیفراندۆمەوە تەبان ئەمە وەکوتم کاریگەری هەیە لەسەر پەیوەندی نێوان هەریەکە لە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چکە هەریەکان لەسەر پرۆژەی دەستورەکە بۆچوونێکیانەیە بۆچوونی یەکێتی لەسەر ئەوەیە کە دەیەوێت بەر لەوەی پرۆژەکە بخرێتە ڕاپرسیەوە سازانی نیشتیمانی لەسەر بکرێت هەرچی پارتی دیموکراتی کوردستانە ئەوەی ڕەت نەکردوێتەوە کە سازانی نیشتیمانی لەسەر پرۆژە دەستورەکە نەکرێت بەڵام دوای ڕاپرسیەکە سازانی نیشتیمانی لەسەر پرۆژە دەستورەکە باش دەستخۆش چ نرخان حەق لەسەر قسەکانی ئەو کاک خامۆشی بس ئیجازە بدەیت ئەوە لە سەبارەت بە پاشکۆیەتی کە بەداخەوە زۆر جارە مستەلاحاتانە بەکاردێ لەسەرەوەی کە خوا نەخواستە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە پاشکۆی پارتی یانیش ئەحزابی پاشکۆی فلان فیسار من پێم وایە ئەمە چەمکێکی زۆر ناشرینە بەداخەوە لە فەرهەنگی سیاسی خەریکە هەندێک لایەن برەوی پێدەچین باسی لێوە دەکەن ئەرێ پێم ناڵێ ڕێککەوتنی ماڵی کورد و کۆکبوونی لایەنە سیاسیەکان بۆ بەرژەوەندی گشتی بۆ ناوی پاشکۆیەتی لێ بندرێ بۆ ناوی لێنەنین تەبایی بەڵام پێدوانی ئەم ڕێککەوتن نەتۆکمە نەبوو ئێستا بەغیابی تاڵەبانی من پێم وایە ڕێککەوتنە ڕەنگە لەسەر ئاستی قیادە زیاتر چڕبۆتەوە مۆفەق نەبووە لەوەی بگاتە ئاستەکانی خواروتر هەموو قاعیدەکە بگرێتەوە بۆی تەباییەکە زۆر قوڵتر بکاتەوە و قۆناغەکەش ڕەنگە ئەو قۆناغی کە ڕێککەوتنەکەی لێکراوە ئەمڕۆکە قۆناغێکی تری سیاسی اجتماعی ئابوووریە ڕەنگە وا بکاتن شکلی ڕێککەوتنەکە بگۆڕێ ئەگەر ناپێکەوە کارکردنی پارتی و یەکێتی قەت بەمانای پاشکۆیەتی یەکتری نییە بەڵکو ئەمە خزمەتی بەرژەوەندی گشتی و ئەحزابی تریشی کردووە سەبارەت بەوەی مامۆستا خامۆش باز دەکات 100% دروستە ئەو پرۆسانەی بۆ نووسینەوەی پرۆژەیەکی دەستور لە هەر وڵاتێک بەر لەوەی کە بدرێتە قۆناغی ئەوەی کە بدرێتە راپۆرسی دروستە لە هەرێمی کوردستانیش کاگارێز خۆی ئەندامی پەرلەمان بوو منیش ساڵێک بە خۆشحاڵی و لەگەڵ یان بەڵام دواتر دەرچووم لە پەرلەمانی کوردستانیش بە سازان نەبا ئەمە مەشروع دەرنەدەچوو لەسەر بڕگەی ئاین کە مادەی 6 لە دەستور زۆرترین جەدەلی لایەنە سیاسیەکان لەسەر مەسلەی ئاین پێگەکەی چۆن ببێتە مەزدەری ڕئیسی تەشریعیان نەبێت جەدەلێکی زۆری لەسەر دواتر بە ڕێککەوتن و سازان لە نێوان لایەنە سیاسیەکان هەندێک بڕگە چەسپا بۆیە پێمانوانە بێ ئەم پرۆسانە بەڕێوە نەچوونە لە هەرێمی کوردستان نەخێر بوون بەڵام ئێستاکە هەندێک قۆناغی یاسایی بڕیوە ناکرێ لە ڕوە قانونیەکەی جارێکی تر تۆ بیگەڕێنیەوە بۆ پەرلەمان چونکە ئەو لێژنەی کە ناوی پێداچوونەوەی دەستور بوو تەواو کاری تەواو بوو تۆ ناتوانانی جارشکە بیدێەوە و بێجگەلەوە پەرلەمانیش ناتوانێ مناقەشەی بکات تۆ دەزانی ئەو پرۆژەیە کاگارێز لە من باشتر دەزانی و کاتە لە پەرلەمان بوو کە هاتە ناو پەرلەمان کە تەواو بوو مسوودەکە بۆی تەسوید بکرێ بدرێتە ڕیفراندۆم بەبێ ئەوەی کە مقارنە ناکرێ ینی قانونەکانی تر بڕگە مناقەشە دەکرێت ئینجا تەسوید دەکرێت بەڵام ئەمە بە یەک پاکێج تەسوید کرا نەک تەسوید کرا بۆ ئەوەی کە ئایا باشیان خراپە تەسوید کرا بدرێتە ڕاپرسی جە بۆیە ئەمە پرۆسی قانونیە ئێمە ناتوانین ناروە بە عاتفی بە مەزاجی سیاسی خۆمان قسە لەسەر و مەسایلانە بکەین من پێت دەڵێم پارتی دیموکراتی کوردستانیش هەمومان محەیەرین لە نێو دۆخێکی قانونی ئەگەر دەمانەوێت لە بەهۆی مجاملاتی سیاسی و مەزاجی سیاسی بڕگە و قاعیدە قانونیەکان تێپەڕێن مە شتێکی دیکەیە بەڵام ئەگەر بمانەوێت قانونەم بڕۆین ئەمە بەڵام چنەرخان زۆربەی لایەنە سیاسیەکان ینی گۆڕان هەتا مەلا بەختیار لە دووهۆک باسی لەوە کرد کە سازانی نیشتیمانی لەسەر پرسی دەستور زەڕورە لەم کاتەیە پێش ئەوەی بخرێتە ڕاپرسیەوە ینی بە پێچوانی و بۆچوونەی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بە پێچەوانەوە ئاڵۆزی و گرژی لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت ئەو کاتە کێ بەرپرسیارە لە دروستبوونی ئاڵۆزی و گرژی لە هەرێمی کوردستان مسبقا قسە لەسەرەوە نەکەین ئەگەر شتێک نەبێ ئێمە دەکەوینە شەڕ و تەقە و کشتن و بڕینی یەکتری بۆ
ئەسڵەن دەبێت ئەم مەسەلەیە لە هەر حالەتێک و لە هەر قۆناغێک بەلاو بنێن ئەو بڕیارە ئیلغا بکەینەوە چکە لە بەرژەوەندی کەسدانە وە سبینێکە هەمومان ڕیسوا دەبین بەرامبەر مێژوو ئەگەر ئەوەی دەم لەسەر ئەو مەسەلەیەش بدات چونکە ئەزمونێکی زۆر ناشرینمان هەیە بازاریشکە دووبارەی نەکەینەوە دوو ئەوەی کاگمەلا بەختیار و برادرانی یەکێتی نیشتیمانی باستەکە 100% دروستە سازانی نیشتیمانی لەسەر هەندێک بەرگە پێویستە هەندێک بەرگە پێویستی بە هەموارکردنە بەڵام قانونەن تۆ ناتوانانی ئێستا بیکەی دەکرێت ئەو هاوپەیمانێتێکی ئێستا لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بەرفراوانتر بکرێت لەبەر بەرژەوەندی گشتی لەبەر ئەو دۆخە سیاسیکە لە ناوچەکە هەیە با ریفراندۆم بکرێت پێش وەختە ئیتیفاقێک بکرێت مسودەیەک ئامادە بکرێت هەموو لایەک لەسەر هەندێک بڕگە ڕێک بکەون دوای ئەوە کە درا ریفراندۆم دەکرێت بگەڕێتەوە ناو پەرلەمان و بە پێ و ئیجراتە قانونیانە ئەم گۆڕانکاریانە بکرێت زانی سروەخانەیەکێک لە ممەیزاتی دەستور پرۆژە دەستوری هەرێمی کوردستان چیە مامۆستا باش دەزانی لە زۆربەی دەستوری دنیا سەقفێک دادەنرێ بۆی کەی ئەو دەستورە هەموار دەکرێت 5 ساڵ بۆ 10 ساڵ بەڵام لە دەستوری هەرێمی کوردستان هیچ سەقفدا نەندراوە ئەو ڕۆژەی کە ریفراندۆمی لەسەر دەکرێت دەتوانی ماوەیەکی زۆر کەم تۆ ڕاپرسی بخێتە کاگارز زەمان چییە ئەگەر ئەو پرسی دەستور ینی دوا بخرێت سازانی نیشتیمانی لەسەری بۆ دوای ڕاپرسی پێتان وایە ئەوەی کە ئێستا چنارخان باسی کرد کە هەموو ملاحەزەکان تێبینیەکان بنووسرێ بە پاکیجێک دواتر دوای ڕێفراندۆم سازانی لەسەر بکرێت ئەوە ڕێگەیەکە لە ڕێگەکان بەڵام خۆت قسەت کرد کوتیت ئەگەر دەنجی نهێنا ئەگەر لایەنە سیاسیەکان تەییدیان نەکرد زانیتم ئێستا بۆ نمونە ئێستا من بزانم ئەو بخرێتە ڕێفراندۆم سەرکەوتن بەدەستنانی بۆ بیخەمە ڕێفراندۆم اینجا دوای جارێکی تر مەجبور دەبین ئەنجومەنێکی تر یا کۆمیتەیەکی تر دروست بکەیتەوە جارێکی سەر لە نوێ پرۆژەی دەستور داڕژیتەوە اینجا لە پەرلەمانی یاسا پێ دەکەوێت واتە ڕەنگە ئەو کاتە هەر دەستورمان دەبێتن خۆ ئێمە لەگەڵەوە نین خۆنە خواستە ئەو پرۆژە دەستورە هەمووی بڵێن هەمووی خراپە هەمووی بەکەلک نایە پێویستە هەمووی هەموار بکرێتەوە نە ئەوە نییە گرنگ ئەوەیە ئێمە ئەڵێن کاتێک ئەچێتە ڕێفراندۆم سازانی نیشتیمانی ڕێککەوتنی نیشتیمانی لایەنە سیاسەکان چۆن لەو سەردەمەیکە لە پەرلەمان کە خراە بۆ ڕێفراندۆم ئامادەکرا قانونی پێدەرچوو چۆن لەو کاتە سازانی لەسەر و بێگومان ئەو هەموو بە سازان ئەوە دەرچوو چکە ئەوە هەموو بێگومان هەموو بیر و بۆچوونەکانی نەهی پارتیە نە هەمووی یەکێتیە نە هەمووی یەکێتی و پارتیە نەهی هەمووی تێدا بە هەمووی کۆکراوەتەوە ڕەچاوی دەستکاریگەری دەستوری عراقیش کراوە اینجا بەو شێوەیە نووسراتەوە ئەو سازانەی لەسەر لەوەی بەڵام ئێمە ئەمانەوێتن وەکو دەڵێ پێش ئەوەی بخرێتە ڕێفراندۆم ئایا دەنگ دێنیا دەنگنانی 100% بزانین دەنگ دێنێ و دەنگهێنانەشی ئەبێتە مایەی یەکڕێزی گەلی کوردستان دوای قسەیەک دەکرێت لەسەر قانون زین چۆنە ئێمە خۆمان قانون دەرەکەین و بۆ خۆمان قانون دەرەکەین یعنی بەڕاستی یعنی بڕگەیەکی قانونی پەرلەمان قانونێکی دەرکردووە پەرلەمان ئەتوانێت قانونێکی تریش دەرکا و ئەوە شێوازێک بوو چنارخان باسی شێوازێکی تریش هەیە من پێم وابێ ئەکرێ ینی بۆ چوونێک بەڵێ لە بەشی دووەمە باسی شێوازی دووەمەکەین لە بەروی کاتم نەماوە بێ بچمە ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان.